شێرزاد عەبدوڵڵای شاخەوان دوای ئەوەی کە ڕۆژێکی هەینی ئەچێتە شاخەوانی بۆ یەکێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانە نزیک دووکانەوە با بڵێن ئەویش گوندی باداوان و تافگەی باداوان کاتێکە بینێ سروشتەکە بە تەواوی پیس بووە تێک دراوە و هەموو کەسانی کە سەردانی ئەو شوێنیان کردووە تەنیا دەستیان هەبوو لە تێکدانی سروشتەکە و پیسکردنی سروشتەکەیە بەڵام ئەم بە ئەرکی خۆی زانێت دوای ئەوەی کە لە شاخەوانی گەڕێتەوە بۆ هەفتەی دوای ئەوە خۆی کچەکەی کوڕەکەی ئەچنە تافگەی باداوان و دوای هیلاکیەکی زۆر دوای ماندوو بوون 5 کاتژمێر 6 کاتژمێر تافگەکە پاکەنەوە بە ئەرکی خۆمان زانی کە بانگێشتی ستۆدیۆیان بکەین و باسی ئەو کارە جوانیان لەگەڵا بکەین کاک شێرزاد عەبدوڵڵا ژینگە دۆز هەم شاخەوان لە ستۆدیۆ لامان میوانە بەخێر بێن خاتی سارینا کاکە سوهەیل کە کچ و کوڕی کاک شێرزادن ئەوانیش لامان میوانن سڵاوتان لێبێ بەخێر بن کاک شێرزاد بە لە ئەزمموی کاری شاخەوانی ژینگە دۆستی بەڕستە دەست پێ بکەین. سپاسان ئەەکەم سەرەتا دەستخۆشیێن بەرنامەیەتان لێ یەکەم کە بۆ ئێمەتان ڕەخسانەوە. من شێرزاد عەبدوڵڵا دانیشتووی شاری سلێمانی کە وەکو شاخەوانێک و کارێکی هونەری مۆمیاکردن ناسراوم. سەرەتا هەفتەیە پێشەوەی کە 16 مانگ ئێمە چوین سەردانیە و تافگەیمان کرد تافگەی باداوان بە مەبەستی شاخەوانی وەکو سروشتەکانی کوردستان بچین ببینین بەڵام بەجددی کە چوین ڕاستە تافگەیەکی زۆر جوان شوێنێکی زۆر دڵگیر لە باشووری کوردستان شوێنێکی زۆر دەگمەن بەڵام بەداخەوە سەیرانکەر بێ یا گەشتیار بێ یا خەڵکی تر بێت تافگەکە تەواو پیس ببوو یەک وتە لە مێشکمان مایەوە هەتا ئەم دەقەیە کە هەرچی وێنەی ئەگرێت کە بە ئەو پیسانی ئەم لاوە دەرنەچێت چونکە لە بەشی تافگەکە لە دەستە چەپیادانرا بوو. ئێتر منیش هەر ئەو شتە لە مێشکمان بوو شەوەکەش یاتینەوە بەرەو ماڵەوە هەر بیرم لێ کردەوە لای خێزانەکەم باسم کردوتم شتێکی ئاوایە بەڵام بەجددی زۆر هاوکارم بوون بە تایبەت سارینا و کاگە سوهەیل لە تافگەکە ڕاستە خێزانیشمان لەگەڵا بوو بەڵام خێزانم وەکو وێنەگرێگاتە بوو بەڵام ئێمە زیاتر ئەم سییانەمان دەستمان کرد بە تافگە پاکردنەوەگە کە 5 بۆ 6 کاژێرمان پێچوت تا تەواوی هەموو تافگەکەمان پاکردەوە زۆر ناڕەحەتیش بوو هەتا خەڵکی گوندەکە هاتن وتیان ئەم شوێنە زۆر قوڵە ئەبێ زۆر وریابن لەبەرەوەی تافگەکە بە جۆرەیە کە لە سەرەوێتە خوارەوە لە ژێر و لولەکە وەکو ماتۆڕێک ئەو باتەوە بۆ ژێرەوە زۆر مەلەوان نەبی ناتوانیت ئەوەش تافگەکەی کە لە دیمەنەکانای بینی زۆر باشە لەگەڵەوەی کە ئاماژەت بەوە کرد کە ئەو تەیە هاتۆتەوە هزرت هەمیشە کە ڕۆشتێتەوە لەوەی کە ئەو وێنەیە بگرێت بەس بە ئەم پیسە دەرنەچێت کەواتە ئێمە خۆمان بەرپرسیارین لە دروستبوونی ئەو پیسە خۆشمان نامانەوێت کاتێک کە وێنەکە ئەگرین ئەو پیسە دەربچێت مادام دیمەنێکی ئەوە ناشرین ئەبەخشێت بەو ناوچانە و بە هەر شوێنێکی گەشتیاری کاتێک ئێمە سەردانی ئەەکەین هەر شوێنێک بە لەم هەرێمی کوردستانە کەواتە بۆچی پیسی بکەین بەداخەوە ڕاستی من نێتمان نەبوو سەرەتا کە و تافگەیمان پەکرەوە بڵاویکەینەوە ڤیدۆکان بەڵام دوایی کەوتم بۆ من کاری لە ڕووی دینەوە هەم زۆر زەڕورە کە خەڵک چاو لەوە بکەن کەم تافگانە پیس نەکەنەوە بەجددی هەمووی پاژماوی مرۆڤە ڕاستە دارەکە سروشتی بێ لە هەر شوێنێک گەرتەی کەوت بێ بەڵام دارەکەش بەشی خۆی سیمایکی ناشرینێت تۆ قەیچێکە بە هەر کەسێک کە سەردانی و شوێناناکە بیپارێزە لەمە ولا کاتی سەیرانە تافگەکان بێ یا هەر سەیرانگایە پاراستن بێ بۆ ئەو شوێنین بۆ ژینگەی کوردستانمان زۆر جوانە بێت کار بە پاکی بمێنێتەوە. سارینا پێمان بڵێ تۆ هاوکاری باوکت بوویت 5 کاتژمێر 6 کاتژمێر لەو تافگەیە کارتان کە لەنەو ئاوەیە ئەو خۆڵ و پیسی ئەو تافگەیەتان کۆ کردەوە تا چەند دڵخۆشی بەم کارە؟ من زۆر دڵخۆشم کە ئەو تافگەیەمان پاک کردەوە کەم جار کە چون زۆر پیس ببوو دوای من و باوکم براکەم بڕیارمانیا کە پاکیکەینەوە زۆرشمان پێ خۆش بوو دوای زۆر دیمێنێکی جوانی هەبوو بە زۆر باشە کاکە سوهێل بابێنە لای تۆم چەند پێویست بوو لەوەی کە لەگەڵ باوکت و خوشکەکەت و دایکیشتا کە ڕۆشتن بۆ شوێنە ئەو شوێنەتان پاک کردوێتەوە لەوەی کە تۆش بە منداڵانی دیکە بڵێ ئەوەتا من ئەچم بۆ ئەو شوێنانە کە شوێنی خۆمانە و شوێنی هەرێمی کوردستانە پاکیەکەمەوانێ و پیسیشی ناکەینەوە کاتە تا چەند گرنگە تۆ لەگەڵ دایک و باوکت و خوشکەکە تا ڕۆشتن ئەو شوێنەتان پاک کردوێتەوە زۆر گرینگە کە هەموو کەسێ ژنگەکان پاکاتەوە لەمەدا کە کاتی سەیرانە بەڵێ ئەبێت تافگەکان بە پاکشی ڕابگرین پیسی نەکەینەوە زۆر باشە کاک شێرزاد تا چەند گرنگە لەوەی کە تۆ ڕۆشتویت و هەردوو منداڵەکەش لەگەڵ خۆتا بردوون ئێمە هەمیشە ئاڵێن کاتێک کە شتێک لە منداڵیەوە ئاچەسپێت وردەوردەوای لێکە ئەبێت بە کللتورێک و بەنەریتێک لەوەی کە وردەوردە جێبەجێ ئەکرێت چەند گرنگە ئێمە هەر لە منداڵیەوە لە مناڵەکان ممکن کە ژینگەکەی خۆیان خۆش بێت سروشتەکەی خۆیان خۆش بێت و پیسی نەکەن کە لەوانەیە هەندێک جار ئێمە ئەبینین گەورەکان پیسی ئەکەن و مناڵەکان پاکی ئەکەنەوە کە ئەمە نمونەیەکی بەرچاوە بەڵێ ڕاستە من زۆر کات ڕێبەریم بۆ زۆربەی گروپە شاخەوانەکانی سلێمانی کردو بۆ سروشتە دەگمانەکانی کوردستان
کە سەرەتای کۆبینەوە هەمووی عادەتەن بازنەیە دروستەکەین هەنێ خاڵ و ڕێنماییە منین بۆ گروپە یا من بمیان ڕێبەرێ پێویستە یەکەمین خاڵ کە من هەموو کات لەبەر چاومەوە لە زۆربەی ئەکاونتەکانی خۆم ئەم وتێن بڵاو کردوتەوە کە ئیسفادەمان بۆ ژینگە نەبێت با زەرەتمان بۆ ژینگە نەبێت هەموو کات وتومە چی پاش ماوەیە تۆ بتوانی دەبێت یا هەرچەنێ بە پڕی بیبەی زۆر ئاسایی ئەگەر بە بەتاڵی بێنیتەوە ینی هیچی تێناچێت تۆ بتوانی پێنج دەبێت بە وەزنە قورسە بەریتە سەر شاخێ ئەتوانی هەمان ئەو دەبێت بە بەتاڵی بێنیتەوە بۆ لای پاسەکە تاگەیتەوە شوێنی خۆت و زۆر باشە ژینگەکانی کوردستانی خۆمان هەمووی بە پاکی ڕابگرین ئەمەش وەکو بەرنامە بەجددی زۆر هاوکارم بوون کە پێم وتن بێ هیچ دوو دڵیەک یەکسەر وتیان ئێمە ئامادەین و خۆیان گۆڕی و جلی تایبەت بەوە و بەجددی زۆر ماندوو بوو مەبەستێکە هەبوو لە بردننی سارینا و سوهەیلا مەبەستەکەم بە تایبەت ڕوون بوو کە ئەم دوانە لەگەڵمایە یعنی ڕەچاو بێ بۆ تەمەنەکان بە هەر تەمەنێک بێ بتوانێت ژینگە بپارێزێ ئەرکی شەر نییە منی گەورە یا هەر کەسە لە من گەورەتر بێ لە مناڵێکە و بچووکەکان و من هەتا زۆر کاتەچینە پارێک یا مۆڵەکان مناڵە پشکۆلەکەشم کە دانەیەکی ترمانەیە تەمەنی 3 ساڵە شتێک فڕێیا پێی هەڵەگرمەوە پێ یەکەمە سەلەی خۆڵەکەەوە زۆر گرنگە نەک لە ماڵەکانی خۆمانە دەست پێ بکەین هەتا ناو ژینگە و سروشت بۆ هەتا تایبیری ناچێتەوە بۆ هەتا تایبیری ناچێتەوە ولا هەر لەو ڕۆژۆ کە بەرنمەکانمان کردووە لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەوە چەند کەس پەیوەندی پێوە کردووە کە کارێکی زۆر باشی کردووە دەستپۆشێکی لە ڕادە بەدەروان لێ کردووە کە ئەم جارە کارێک و چالاکتر ئیشەڵا بێ ئەزمون نابین چەند تافگە و شوێنێکی تری کوردستانیشمانداناوە دەستکەین بە پاکردنەوەی ئیشەڵا بەم نزیکانە بەڵێ کاک شێرزاد ئەکرێت بڵین کەسانێکە بوون پەیوەندیان بە تۆ کردووە و توانە کاک شێرزاد ئەگەر ئەم جارە شتێکی لەو شێوەیە هەبوو یان با بڵین گروپە شاخەوانەکانی کە لەگەڵ تۆیان ئەچونە شاخەوانیەکان ئەگەر ئەم جارە شتێکی لەو شێوەیە هەبوو ئێمەش پێمان خۆشە بەشدار بین لەگەڵتا باوەڕکە لەو ڕۆژەوە هەموو مەسجەکانم یەک دنیا جارێ زۆر بەشیانم هەر جواب نادە کە پەیوەندیان پێوە کردوم ئێمەش بە ئێمەت بوتای یەکەم کەس بە سارە و بە ستافی خۆشمانەوە ئاگادار بووین بەڵام من ڕاستی هەر حەزم بۆ بەرپرسیاری لێکرد یەکەم کەس پشم کە دەستکەم بەو ئیشە و ئیشاڵە لەمە بە دواش هەوڵین نەک ئێرە هەموو سروشتەکانی کوردستان بپارێزین هەتا میوان گەشتیار کە ئەو ڕسمانەت خۆ دەزانین لە زۆربەی ئەکاونتەکان بڵاو بۆتەوە ینی زۆر ئیسفادەیە لە وڵاتانی تریشەکە گەشتیارە تێرە کە ئەوا بینێ پێی شەرمە دەبێ فڕێبە ڕێک هەڵێگرێتەوەی کاتە شوێنی تایبەت بەخۆیەوە ئێمە ئەچینە وڵاتێکی دەرەوە پێمان ئەی باگەشتێک بڵێن فڕینە سەر جادەکە بەڵام لە وڵاتی خۆمانە لە شوێنی خۆمانە زۆر ئاساییە لە لامان ئەگەر شتێکە خۆینەوە لە جامی ئۆتۆمبیلەکە هەڵینە سەر شەقامە بەداخەوە ئیشاڵا ئەرکی هەموو تاگی کۆمەڵگایە دەستکەین بە ژینگە پاراستنی ئیشاڵا بۆ کوردستانە جوانەکەمان زۆر باشە کاک شێرزاد چیتان لە خۆڵ و خاشاکە کردلەوەی کە ئەبین لە دیمەنەکانە خۆڵ و خاشاکێکی زۆر هەبوو چیتان لە خۆڵ و خاشاکە لە دواییە کە ئەو ناوچەیەتان ئەو تافگەیەتان پاک کردەوە بەڵێ سەرەتا دار عادەتێکی وایە لە پێشا وەزنی کەمە بەس کرد لە ماوەیەکی زۆر لە ئاوامێنێتەوە بۆ نمونەگەر 9 کیلۆ بێ بە 3 بۆ 4 کیلۆ وەزن ئاو هەڵەمژێ زۆر بتەوە ئێمە سەرەتا هێنامان مەجموعەیەکی زۆریان دامانە دارەکانم هەمووی بەجیا کۆمەڵ کرد بەڵام پلاسیکەکانمان هەمووی کردە زەرفی خۆڵ و جیامان کردەوە چونکە دارەکان زۆر بوو ناتوانم بڵم زیاتر لە تەنێ بوو و لە وێنە و ڤیدۆکانە دیارەکە دارەکانمان بوونەوە بەڵام لە کۆتاییە من هەموو دارەکانم لە یەک جێگا کۆمەڵ کرد و بەڵام ئەو کاتە دنیا تاریک بوو بشم کردە ڤیدۆ هیچ دەورێکی نەبوو لە پاش خۆمان کە ڕۆشتینەوە میم ئاگرێ پێوەنا دارەکانیم لە جێی خۆیان سووتان چونکە دڵنیا بووم لەوێ هەر بمێنێتەوە بەپێی ئاو کەم و زیاکە ئەچێتەوە ناو تافگەکە بەڵام پلاسیکەکانمان هەمووی کۆ کردەوە بە ساری خۆمان کە من دەبڵێکم پێە هەموویمان بار کردە شوێنی مەبەست دامانە باشە کاک شێرزاد بۆ پلانی داهاتوو چییە بۆەوەی کە شوێنێکی ترت هەیە لە خەیاڵا بیرت لێ کردبێتەوە کە لەگەڵ مناڵەکانی خۆتا بێت لەگەڵ کەسانی ترا بێت لەگەڵ ئەو شاخەوانانەیە بێت بچیتە ئەو شوێنە چالەکێک بۆ شوێنە بەڵێ من بە بۆنەی ئیشەکەمەوە کە دوو کارمێ و نەری مۆمیاکردن و شاخەوانێکە زۆر سەردانی تافگە و شوێنەکانی کوردستانەکەم کە ئەچم بۆ شوێنانە سەرەتا ئێستا لە مێشکمالانێت دە بۆ 12 شوێنم جیاواز داناوە کە پێشتر چووی پیس بوو ئێستا پیس بووە بەڵام بە وێنەی ئەمەنا بەڵام ئەوانی زۆر پیسن یەکێ لەوانە لە ناوچەی قەرەداغ تافگەی سەرانسەر ئیشاڵا لە ئومێدمایە بەم نزیکانە بچم دەستکەم بە پاکردنەوەی تافگەیەکی زۆر دەگمەنە بەڵام بەجددی زۆر پیسە زۆر باشە خات و سارینا ئەم کارت لەگەڵ باوکتا ئەنجامدا کەمە لە شوێنێکی سەخت بە پێویستوە کە لەگەڵ دایک و باوکتا بچی بەڵام شوێنی تر ئەگەر هەبێت و سەخت نەبێ هاوڕەکانت کۆکەیتەوە لەوەی کە ئەم شوێنانە پاککەنەوە بەڵێ زۆر باش چی بە هاوڕەکان تەڵی لێرەوە سارینا هاوڕەکانت ئێستا چاوێنێتە لە پرۆگرامێکیت ئەو بیدن ئەڵەوە سارینا لە بەرنامەیە چیان پێڵی بۆ ئەوەی ئەوانیش هاوکار بن لەگەڵ تۆیە ئەگەرنا لەگەڵ خێزانەکانیانە گەشتێکیان کرد بتوان هیچ نەبێ شوێنێکی خۆیان پاکەنەوە مندا لە هاوڕەکان بەکەم کەوانی ژوەک من لەگەڵ باوکیانیان لەگەڵ دایکیان لەگەڵ هاوڕەکانیانە بۆ ئەگەر شوێنێک پیس بە پاکی بکەنەوە یان پیسی نەکەن
خۆشحاڵم. ئایتۆ سوهیل چی بە هاوڕێکان دەڵێ؟ من تۆ جارێ پێم بڵێ خوێندکاری لە قۆناغی چەند؟ چی؟ خوێندکاری لە قۆناغی چەند؟ لە پۆلیسە. دەرچووی بۆ سێیە من دەرەچم بۆ سوار. دەرەچی بۆ چوار هەر بژیت کەواتە چی بە هاوڕێکان دەڵێ کە لە قۆناغی سێ لەگەڵ تا بوون و ئەم ساڵیش لە قۆناغی چوار لەگەڵ تا بوون. پێیانە لەم هەمویان ژینگە بپارێزن ئەرکێکی سەرشانی هەمومانەکە ژینگەکان بپارێزین هەموو ژینگەیەک ئەرکی سەرشانی هەمومانە کە پاکی بکەین. ژینگەی قوتابخانە پارێزن؟ بەڵێ. بەنیازی بۆ ئەم ساڵ کارێکی زیاتر بکە لەگەڵ هاوڕێکان تا ئەگەر قوتابخانەکەتان شوێنێکە بوو بە تایبەت لای فرۆشگای قوتابخانەکانەوە زۆر پیسە بێ وایە کیسەی خواردنەکان زۆر لەوێ فڕێ ئەیرێت بەنیازی لەگەڵ هاوڕێکان تا چالاکی بکەیت هەفتەی جارێک بێت دو هەفتە جارێک بێت ئەو پیسیانی کە کۆ بێتەوە لە قوتابخانەکە لە شوێنی قوتابخانەکە کۆیکەنەوە پاکیکەنەوە بە تایبەت بۆ پۆلەکەتان. باشە خوێندکار هەیە قوتابخانەکە پیسکات هاوڕێکان تا؟ بەڵێ هەنێکی هەیە. کەواتە ئەم ساڵ نابێ قوتابخانەکەی تۆ پیسی تیاابێت چکۆ تویان نەگەڵیت ئەبێ ببی بە نمونەیەکی باش بۆ ئەوان وایە سەرکەوتوو بیت. باشە کاک شێرزاد لەگەڵەوەی کە ئەمجا لەگەڵ خێزانەکەی خۆتا بووە وەم شوێنانیت کە کا پلانت هەیە بچی ئەم هەڵمەتە بکەیت و ئەم پاکردنەوەی بکەیت کەسایان دیکە هەیە لەوەی کە ئێستا بیانەوێت ئەوانش ئارەزوی ئەویان بێت لەگەڵ تۆیان بێن ئەو ناوچانە پاک بکەنەوە. ڕاستی من بە تایبەت خێزانەکەم زۆر هاوکار من بە تایبەت ئەوە خێزانی خۆم بە دەرەجەیەک دوای ئەوە خێزانگارم بۆ منوەکو خوشک و براکانە هەر لەگەڵ و راپۆرتیان دینین و سەرەتا بەبێ هیچ شتێ بەبێ هیچ بڵاوکردنەوەی زۆر دەستخۆشێکی لە ڕادەبە دەریان کردم بەڵاموتی بەجددی مەترسێکی زۆر لەسەر ژیانی خۆتان کردووە چونکە ئەو شوێنەوەی دیبێتە ئەگەر هەر 20 سانتیمی حسابکەی خۆڵێکی لە ڕادەبە دەری هەیە بە تایبەت ئەم ناڵانە بەڵام من وەکو خۆم لە ئێستا هەردووکیانم فێری مەلە کردووە هەتا ماوەیەکی کەم ئەتوانن لەسەر ئەو خۆیان ڕابگرن بەڵام هاوکار من خێزانەکەم هەرمیان کەوتیانم جارە بۆ هەر شوێنێ چوین هەم وەکو گەشتێکە چین سەیرانێکی تیاکەین و لەگەڵ دوای ئەوەش با چیمان پێ سێ چوار سیارەمان پێ دەسەکەین بە پاکردنەوەی تەواوی شوێنەکە. کاک شێرزاد نەک ئەو شوێنانە بۆن منە ناوچەی شارباژێر ئەگەر کە هەڵمان سەردانیەکەین لە هەر ڕۆژێکی ئاساییە بە یا لە پێنجشەممە و جومعانە کە سەردانی ناوچە شارباژێرەکەین ئەو کەسە ئەچێتە شوێنی خۆی بۆ باخێک بۆ سەیرانگایەک جگە لەوەی لە باخەکەی خۆی پاکاتەوە هەموو خۆڵەکە ئەهێنێت لەسەر شەقامەکە بەجێهێڵ لە قەراغ شەقامەکە و دیاردێ زۆر بووە بە تایبەت لە منتیقەی مێرگەپان و شارباژێر تو هیچ نەبێ ئەتوانین لە سیارەکی خۆتا دایبنی بینیتەوە بەردەم ماڵەوە ئیشی هەمووانە باوەڕ کە چەند ساڵە درۆی ناوێت لەوانن 10 ساڵ بۆ 12 ساڵ بێ ئێمە هەر ئەم کارەمان کردووە علاگەی خۆڵکی هەرزانە علاگەی خۆڵار ئاسان لە زۆربەی شوێنە گەشتیارەکان خۆیان پێت ئەبەخشن کە پێ دەبەخشن قەیچەکە ئەو پاژماوەی پێێتە گرێژی بەو چۆن لێو بە پڕیەناوتەبی کە لە پشتی سارەکە و بێنە بەردەماڵە و لە شوێنێکی تایبەت کە بە خۆی خۆڵ و خاشاک لەوێ بیڕێژی بەڵام بەداخەوە ئێستا لە ئێستا بۆ بە دیاردە لە هەموو شوێنێک و قەراغ شەقامێک خۆڵێکی لە ڕادەبە دەربۆنێکی زۆر پیس کۆمەڵی ئاژەڵی کێوی و ماڵی ئەچنەم شوێنە ئەسڵ زۆربەی ڤایرۆسەکان و شتەکان لێرەوە بڵاوە بێتەوە بەلامانەوە ئاسایی ئۆتۆمبیلەکەمان پڕکەین لە هەچی پێداویستی و چێکمانەوە ببین بۆ ئەو شوێنەی کە گەشتەکەی بۆکەین بەڵام بەلامانەوە ئاسایین یەکیسەیەک خۆ لەگەڵ خۆمانە داخەوە ئەرکی سەرشانی هەموو تاگی کۆمەڵگایم کارە بکە هەڵسێ بەم کارە مەسوولیات هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی ژینگەی کوردستانمانەوە شتێکی زۆر باشە و من دواهوتم بۆ بەڕێستان و بۆ هەموو بینەران ئێمە ئەم تافگەیمان پاکرەوە تکایە با پیس نەبێتەوە ڕاستی دامناوە مودەیەکی تر بەسەریا بڕابچم سەیری هەمان تافگەکەم بزانم چی لێ بەسەر هاتەوە و هیچ ئەگەر هەر شتێکی تێکەوت بێ من ئامادەم دەجاری تریش پایکەمەوە وەکو ئەرکی هەموو تایی کۆمەڵگە لە خەڵکی گوندەکە کرد خەڵکی گوندەکە پەیوەندیکی وە لەگەڵیان دروست کردووە بۆ ئەوەی کە ئاگاداری دۆخی ئەو ناوچەوی بەتایبەت تافگەی باداوان بەڵێ بەتایبەت تافگەی باتاوان منتیقەی و کەسێکی زۆر گوندەکە کەسێکی زۆر ئازیز و بەڕێزن هاتن بە تایبەت دەستخۆشیان کردوتیانەوە ئێوارەش هەبێت ئێوە بێن میوانی گوندەکەمان بن کە بەڕاستی شتێکی زۆر بەلایەنەوە جوان بوو کە ئێمە 5 بۆ 6 کاژمێر خۆم و کچم و کوڕەکەم خەریکی و تافگەی بوون هاتین دەستخۆشیێکی لە ڕادەبە دەریان لێ کردین و خوڵقێکی زۆر گەرمیان کردین کە باتین وان لێ کردین ئەوەنەی تر نییە قوت و هێزیان پێبەخشین و زیاتر دەستکەین بە کارەکە بەردەوام ئەمە دەستخۆشیتان لێەکەین هیوادارین لەو کارەتان بەردەوام بنوەر و کەسانی دیکەش بتوانن نمونەی ئێوە زۆر بن و بتوان هەموو ئەو شوێنەکانی کوردستانیان خۆش بێت و هەمومان ژینگەی خۆمان خۆش بێت و بیپارێزین سپاس بۆم بەرنامە جوانە سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەزاریکردنتان بە هیواین کە ئەم چالاکیانە بەردەوامی هەبێت و چیش بە ئێمە ئەکرێت ئێمە شاوکارتانە گەورەی ئێمە دەستان خۆش بەردەوامە بیت